ئەمساڵ لە باڵەکایەتی کولە زیانێکی زۆری بەرکشتوکاڵی ناوچەکە گەیاندووە. جوتیاران داوا دەکەن لایەنە پەیوەنددارەکان ڕێگەچارەیەکیان بۆ بدۆزێتەوە بۆەوەی هیچی تر جوتیاران تووشی زەرەر نەبن. ئەو مەسروفیان لێ کردە و بیستان و نۆک و پاقلە و ئەو جۆرە شتانیان زۆر چەقاندێ بەڵام کلۆ نەهێشتیان مووی سفری کردیە. ئینجا داواکارین لەلایەنی پەیوەندیدار بەڵکوم چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. لە باڵەکایەتی کولە بە شێوەیەک زۆر بووە ڕێگە گشتیەکانی ناوچەکەشی گرتوتەوە و جوتیارانی ناوچەکەش دەڵێن تا ئێستا حکومەت دەرمانی بۆ نەناردوون تا بەکاری بهێن و کەمتر زەرەر بکەن. بەوتەی جوتیاران ژمارەی خاوەنباخ وازیان لە بەرهەمی باغەکانیان هێناوە بەهۆی زۆری کولەوە. ئەوا کردیتە گندۆرەی نیشت بەس نۆشێ وەڵڵاهی باشە ئەلان پڕی ناوە بەس یعنی پاقلێ نایەڵی ئەبەت گندۆرێ نایەڵی تەلەڤیزیۆن نایەڵی تێگەی ئەوە 3 ساڵە مەفلیس بووینەوەش. ماوەی 3 ساڵە لەم وەرزەدا کولە لە ناوچەی باڵەکایەتی زۆر دەبێت و بۆ هۆیشەوە زەرێکی زۆر بە جوتیارانی ناوچەکە دەکەوێت. بەرپرسی هۆبەی پاراستنی ڕوەکیش لە چۆمان داوا لە جوتیاران دەکات سەردانیان بکەن بۆ وەرگرتنی دەرمان بۆ لە ناوبردنی کولە لە ناوچەکەدا. ئێمە وەکو هۆبەی پاراستنی ڕواگ لە 2/3/2015 چێماڵێکمان ئەنجامدا بۆ هەبوونی کلۆی دیار بە ئەنجامدا بۆمان دەرکەوت کە کلۆیەکی زۆر لە مەنتیقەی مەهەیە. ئێمە سەری خۆمان ئاگادار کردەوە و دەرمانمان بۆ هات و تەوزیعمان کرد هەتاکو و کۆتایی مانجی چار دەرمانەکەمان تەوزیع کرد بەسەر ئەو جوتیارانی کەوا هاتن پێویستیان بە دەرمانی هەبوو. سنووری باڵەکایەتی بەهۆی بوونی سەرچاوی ئاوی زۆرەوە ناوچەیەکی بەپیتە بۆ کشتتوکاڵکردن بەڵام بەهۆی کولەوە زیانێکی زۆر بە کشتتوکاڵی ناوچەکە دەکەوێت کە نەتواندراوە بە تەواوەتی چارەسەری بۆ بدۆزرێتەوە و لەناو ببرێن. جوتیارانی ناوچەکەش لایەنە پەیوەنددارەکان بە کەمتەر خەم دەزانن. عەبدوڕستایی NRT دەڤەری باڵەکایەتی.